بەشی IT لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان بە هاوبەشی لەگەڵ زانکۆی UiTM مالیزیا لە ساڵی 2024 کراوەتەوە. لەم بەشەدا ئێمە فێری ئەو ئامرازانە ئەو ئامێرانەی کە لە بواری تەکنۆلۆژیای زانیاریدا بەکاردێن فێری خوێندکارەکانمان دەکەین. لە ماوەی 4 ساڵی خوێندنیاندا خوێندکارەکان هەڵدەستن بە فێربوونی ئەو تەکنیکانە کە لە پەرەپێدانی زانیاری، لە هەڵگرتن و پاراستنی زانیاری و هەروەها لە شیکاری زانیاری بەکاریان دەهێنن. خوێندکارەکانمان لە ساڵی چوارمدا بۆ ماوەی 6 مانگ دەستنا ڕێکخراوەکان یان ئەو کۆمپانیانەی کە سەر بە بواری ئایتین و خۆیان ئامادە دەکەن بۆ ئیشکردن لە دوای دەرچوونیان لە زانکۆدا. لە دوای دەرچوونیان خوێندکارانی ئەم بەشە دەتوانن لە دامەزراوە گشتیەکان و لە کۆمپانیەکانی بەشی ئایتی ئیش بکەن. ئەو کارانەی کە ئەوان دەتوانن بیکەن بریتین لە دروستکردنی سۆفتوێر، دامەزراندنی نێتوۆرک، بەڕێوەبردننی کاروباری سیکیوریتی، دامودەستگاکان یا کۆمپانیەکان، شیکاری داتا و هەزاران دەرفەتی تر کە بە تایبەت دوای هاتنی AI ئێستا دروست بووە لە بازاڕی کاری ناوخۆدا یا لە بازاڕی دەرەکیشدا تەنانەت.